سڵاوتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی ڕاوێژکارێکی یاسایی لە بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی باسدا کۆمەڵێک تەوری تایبەت بە دۆخی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەکەم. ئاشکرا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە حکمی فراوانی ئیشکردنی خەڵکانێکی زۆری لە تەواوی چون و چێژەکانی دەرکۆبەوە هەر ئەمە ژوای کردووە کە لە تەواوی دنیا ئەم وەزارەتە بە دڵی حکومەتی هەر گەلوونەتەوەیەک ناو بنرێت. ئەوەی کە من مەبەستمە و زیاتر دەکەمە تەورێک بە گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بابەتی موچەی چاودێری کۆمەڵایەتی کەم ئەندامان و خانەی بێسەرپەرشتان و ئەوەی کە لە چوارچێوەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەرپرسە لێ هەموومانە دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لە بەڕێز هیوا ڕەحمان ڕاوێژکار یاسایی لە بەڕێوەبەری گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی وەردەگرم. کاکیوا سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. کاکیوا لە ماوەی ڕابردوودا قسەیەکە بوو بۆی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتێکی سیادی نییە و هەندێک جار باسیەوە دەکرا کە دەبێ ئەم وەزارەتە هەر ئەسڵەن لە چوارچێوەی هەیکەلێتی حکومڕانی حکوومەتی هەرێمدا لا ببرێت. بۆ ئەم کابینەی نوێیە ئەم ڕوئایە چاکرایەوە ئێستا ئەتوانی بڵێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتێکی سیادی گرنگە لە پاڵ وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم. بەڵێ سوپاس بۆم دەرفەتە کاگەرسەلان. ڕاستیە سەرجەم وەزارەتەکان بەڕێی من بەش بە حاڵی خۆیان هەمویان گرنگن، بە تایبەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. معلومی جەنابتە هەموو وەزارەتەکان لەگەڵ مرۆڤەکانە کار دەکەن، وەزارەتی کاریش لەگەڵ مرۆڤەکانە کار دەکات، بەس بەڕاستی ئەو کەسانی کە وەزارەتی کار مامەڵەیان لەگەڵاکە کێن؟ کەسانی کە مندام و خاوەن پێداویستی تایبەت و مناڵی بێدایک و باوک و ئەم بابەتانی ئەم توێژەیە توێژێکی خۆتزانی هەژار و بۆیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی جوانە فەرموو لە پێشێکەکە دڵی ئەو حکوومەتەیە کە بەڕاستی ئەگەبیەوە خزمەت بە کۆمەڵگا بکات. بۆیە لە ڕاستیە هەوڵی باش دراوە و خۆشبەختانە ئەم کابینەیە هەوڵی باشی داوە، چکە بەڕاستی ینی سوودمەندان ئەو کەسانی کە لە وەزارەتیکاران فراوانە کاگەرسەلان ڕوونە، ینی کە مندامان خۆیان بە خۆیان توێژێکی تایبەتن، ماڵەکان لە یەک ڕۆژە هەمانە تا 18 ساڵ بۆ خۆیان ینی فراوانە، ماڵی بە ساڵاتچوانمان هەیە، ژنان هەمان هەیە، پیاوانمان هەیە، شەڵتەرەکانمان هەیە و ئەمانە بەڕاستی وەکو وەزارەتەکانی کەنین بۆ نمونە پێنجشەمە سەعایەک یا دوو کە دەوام تەواو بێت دەرگای ژوورەکەی داخات و ئەو وەرەقی کە لەسەر مێزەکە گە تەواویشی نەکە ئاسایی بێ بۆ ڕۆژی یەکشەمە. کێشەکانی ئێمە لەوە دەستپێکە کە تۆ دەوام تەواو بێت، چکە بێ ئەوان ماڵە 24 سەعات دەوامی تایە، خزمەتی تایە. بۆیە بەڕاستی باشە کاکی ئەرکەکە زۆر گرانە. بەقەت ئەم مەرگەگرانی کە لەسەر شانی ئەوەی وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم باری سەرشانی ئەوەی سوو کردووە، هەستەکەن کارەکانی ئێوە مطابقە لەگەڵ هاوکارەکانی حکوومەت، ینی مرونەتی هەیە لەم بابەتەدا؟ بابەتەکان ینی چەند لایەنەیە. بۆ نمونەگە باسی کەمەندامان کە ئێمە یاسای یاسای ماف و امتیازاتی کەمەندامانمانەیە، کۆمەڵێک مادە و بڕگەی زۆر جوانی تێدایە. بێ پرسیارەکە ئەوە بێ چەندێک ئەمە جێبەجێ کراوە، چەندێک حکوومەتی هەرێم هاوکار بۆ ئەم یاسایە، چەندێک وەزارەتەکانی تر بەڕاستی، چکە ئەو یاسایە تەنها ینی شمولی وەزارەتی کار ناکات. بۆ نەخۆت زانی ماڵەکانمانەیە دنیاە گرفتی سەحە و ینی لە ڕی تەندروستی و لە ڕێی کۆمەڵایەتی و ئەم مناڵانە خوێندکارن لە تەربیە، چەندێک پەروەردە هاوکارمانە، چەندێک ئەم بابەتەکان فراوانە، ینی هەمەلایەنەیە. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەوڵی جدی دراوە و هەنگاوی زۆر باش. کاکیوا مەبەستی پرسیارەکەی من ڕێک ئەوە بوو بۆ نمونە دێمە سەر هەماهەنگی ئێوە لەگەڵ وەزارەتە معنیەکانی حکوومەتی هەرێم، بەڵام ئەو وەکو بودجە وەکو لایانی دارایی کە پێویستە دەستی ئێوە زیاتر وەڵاو کراوە بێت، حکوومەت لەمەدا چۆن هاوکاری ئێوەی کردووە؟ بودجە پایەکی ئەساسیە لە وەزارەتی کارە بەڕاستی. باشە، ینی ئەگە تۆ بودجەت نەبوو هەموو سێکتەرەکان ئەوەسن. لەبەرەوە بەڕاستی خۆت زانی حاڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهۆی قەیرانی داراییەوە پێشتر کەم بووە. خۆشبەختانە ئێستا هەوڵەکان زیاتر کراوە، بودجە و نەسری ئەو دەستگایانە زیاد کراوە. خۆشبەختانە هەر ینی لە هەفتەی ڕابردوو ئەو هاوڵەمان پێگەشت کە ئەمە بەڕاستی هیواداریم گەڕێتەوە سەر ئاستە کۆنەکەی خۆشی زیاتریش. بەڵام بە هەر حاڵ لەوەی کە زۆر کەم بۆ ئێستا مەبلەغێکی باش ینی دیاری کراوە، پێخۆش حاڵین و هیواداری حکوومەتی هەرێم زیاتریش هاوکاری ئەو سێکتەرانە بێت. باشە، کەواتە ئەوەی کراوە ئێوە لێ ڕازین یان دەبێت زیاتر بێت؟ زیاتر بێت بێگومان لێ ڕازین، بەڵام بێگومان حتا زیاتر بێت و خزمەتی زیاتر ئەگەینی بە و توێژانە کە باسمان کرد. توێژەکانی مە زۆر تایبەتن کاکەجان. ئەو کێشانەی کە زۆر زەق بۆتەوە لە چوارچێوەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هۆبەکانی ئێوە، بەشەکانی ئێوە، زیاتر کام سێکتەر پێویستی بە هاوکاری بەپەلە هەیە؟ هەموو سێکتەرەکان پێویستی بە هاوکاریە.
مثلا بۆ منە خۆشبەختانە ڕۆژی پێنجشەمە ئێمە هۆڵی یەک پەنجەری کەمەندامانمان کردەوە کە چەند وەختە پێویستمان پێیەتی بۆی کەمەندامێکی خاوەن پێداویستی تایبەت دێتە ئەو دەستگایەمانەوە ئەم ژوورژوور نەکات هەر لەو هۆڵا لە یەکەم کەسەوە دەست پێ بکات و کۆتایی بەکارەکەی بێت ئەمە بەڕاستی کارێکی زۆر باشە لەمە حکوومەتی هەرێم بە هاوکاری تەمان خێرخوازانیش خۆڵ ناگریانی هاوکارمان بوون وەزارەتی کار لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بەتەمایە لە هەڵەبجە ئەو کارە نەبکاتەوە کە ئەمە شتێکی زۆر باشە لە گەرمیان لە ڕاپەڕین ئەمە هاوکارە خۆتزانی بۆ کەمەندام و خاوەن پێداسی تایبەت کە کارەکەیان زووتر بچێ بڕێوە ئەمە هەماهەنگیە لە وەزارەتەکانی دیکەش هەیە بۆ نمونە لە خوێندنی باڵا لە سەحا بۆ کەمەندامان کراوەکو پاکێجی تایبەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ینی وەزارەتێکە پەیوەندی لەگەڵ هەموو وەزارەتەکانە ئەبێ هەبێت باشە وەزارەتێکی بڵین گشتگیرە وەزارەتی ناوەکەی بەخۆیەتی کۆمەڵایەتی فەرەڕەهەندە بێگومان کاروباری کۆمەڵایەتی ناتوانێت بەبێ سەحا کارکات ناتوانێت بەبێ خوێندنی باڵا ئیشکات ناتوانێت بەبێ گەیاندن ئیشکات چکە لەوێ سودمەندەکانی ئەم لەوێن بۆ نمونە تەندروستی ئێمە لێژنەی پزیشکەکانمان تەندروستی بۆمان نەکات خوێندنی باڵا ئەبێ هاوکارمان بێ ئەی کەمەندانمان هەیە لەوێ خوێندکاری کەمەندانمان هەیە خۆشبەختانە بە شێوەیەکی گشتی وەزارەتەکان هاوکارن ئەو ئەبێ زیاتر هاوکار بن بۆ نمونە ئێمە لە ماوەیە ینی دانیشتنکراوە لەگە وەزارەتی تەندروستیە بۆ دانانی سنتەری ینی بنەبەرکردنی بۆ نەخۆش ئەو کەسانی کە تووشی مادەی هۆشبەر بوون یانی لەگەڵ تەندروستیا سنتەرێک دابین بکرێ بۆەوەی کە بۆ چارەسەرکردنیان لەگەڵ تەندروستی ئێمە ینی هەمانگی لەگەڵەوەی کە سنتەرێکی دەرونی بۆ ژنان و پیاوان بکرێتەوە بەتایبەتی ئێستا دەرونەکەی ئەوەی سۆزی دەرونی لە تاوابووندایە خۆشبەختانە ئەمانە بەڕاستی گەیاندن پێش بەرنامەکەش باسمان کرد خۆشبەختانە وەزارەتی گەیاندن بە سوپاسەوە ینی بەیاننامێکی دەرکەوت لەسەر یاسای کەمەندامان کاڵێ ئەبێ هاوکاری دایک و باوکو یا کەسانی کەمەندامی لە بوارەکەی خۆی ینی هەر وەزارەتۆ لە هینی خۆیان بۆ نمونە ڕێنمایەکی دەرکەوت کە لە مەتاڕەکانە ئەو کەسانی ئەو خێزانانی کە مناڵێکی ئۆتیزمیان پێ و سەلمێنراوە کەمە ئۆتیزمە بە زووترین کات ینی کارەکانی کاگیوە ئەم یاسای کەمەندامان زۆر باس دەکرێت بۆ نمونە ئەم یاسایە تەنها لەو بابەتەی کە پەیوەندی بە بڕگەی دابشکردنی موچەوەیە بۆ هەر کەمەندانێک جێبەجێ کراوە یا خۆتەوەی بڕگە و مادەکانی دیکە کە پەیوەندی بە خزمەتگوزاری سەرەتایی هەیە لە کەمەندامان بۆ لە بەش و ناوچە جیاوازەکانی دیکە لە داوائیرەکان هەموو بڕگەکانی وەکو خۆی جێبەجێ کراوە ڕاستی یاسای کەمەندامان فەرەڕان دەویش باشە دنیایەک ینی مافی جوانی تایە بۆ کەمەندامان یەک یعنی بڕگەیەکیان باسی موچە و ئەو بابەتانە ئەکات ئەوانیکە هەر هەمووی پەیوەندی بە ژیانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتەوە ئەوانە جێبەجێ کراون زۆربیان ینی زۆربیان جێبەجێ نەکراون ڕاستیەکەی و ئێمە لە هەوڵیان وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەمیشە هەمانگوی لەگەڵ وەزارەتەکانی کە بۆ جێبەجێکردنی مەسەن بۆ نە بەسیترین شت لەو بابەتانە ئەم بینایانی تازانی کە دروست دەکەی بۆ نمونە مافەکانی کەمەندامی تانە پارێزراوە لە ڕەمپا لە قادرمە لە مەسعەدی تایبەت بە کەمەندامان بۆیە هەمیشە لەگەڵ دەستەوە بەرهێنانە لەسەر خەتیم بۆی کە حەز مۆڵەتێکدا بە دەستگە حتا مزگەوتەکان مزگەوتی وایە بڕاتانە بێت تا ئێستا ینی کەمەندام لەوان ناتوانێت بچێت نوێژی کتاب بکات بۆیە بێ هەموو مەرجەکانی کەمەندامی تێدابێت اینجا باشە دەستێ کاگیوان ماوەیەک پێش سەر ساڵی ڕابردوو و پێداچوونێکرا بە تەواوی لیستی کەمەندامان ئەم لیستە ئێستا لیستێکی تەواو ڕێکوپێکە خەڵکی ناشایستە لەم لیستە موچەوەر ناگرێ دڵنیان لەوە ببورە لە هەر لە یاسای کەمەندامانە هاتووە دەڵێ دەبێت هەموو کەمەندامێک پێناسێکی تایبەتی هەبێت کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەری دەکات پێش ئەم بابەتە ڕاستی پێناسە بووە بەس هەر ناوچەیە یا هەر دەستگای هەر بەڕێوەبەرەتی خۆی پێناسەکەی دەرکردەوە خۆشبەختانە ئێمە پاڵچوش بە یاساکە پێناسی کەمەندامیمان نوێ کردەوە کە ئێستا لە سنووری سلێمانیە بۆ نمونە 24,000 کەمەندامانەیە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان لەو لیستە بەڕاستی لەو پڕۆسەیە کە من خۆشم سەرۆکی ئەو لیژنەیە بووم دەرکەوت بەڵێ کۆمەڵێک کەسی تێدایە کە کەمەندام نییە بەداخەوە کۆمەڵی کەسی تێدایە کە شایستی کەمەندامی نییە یا دەروی وڵاتە لێرە نییە یان ئەو پیشەیە ینی پیشەیەکە کە مەسەلەن بۆ نمونە شمولی ناکا بە کەمەندامێت بۆ ئێمە بەڕاستی چاوپێخشامە بۆ لیستا کردو و نزیکەی 1500 کەمەندام لە لیستەکە هاتۆ دەدەرەوە خۆشبەختانە چاکسازێکی باش تێکراوە هەوڵمانیاوە ناوانێ پرسیارەکەش ئەوە بێت ئەمانە چیان بەسەریە خۆشبەختانە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هاوکاری تەمان سەرۆکایەتی حکوومەتی هەرێم
کە لیستێکی تازە ئێمە خۆتزانین لە 2013 بەداخەوە یەک کەم ئەندام لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە موچەی بۆ نەکراوە یەک کەم ئەندام لە هیچ پارێزگایەک هەوڵ دراوە کە ئێستا ئێمە کەمەندامی تازە دەدەینەوە بە لیژنە بۆی موچیان بۆ بکەین و ئەو فەراخە کە لەو کاتەوە نەکراوە بۆ ناگە مناڵێ 2013 لە دایک بۆ ێستا تەمەنی 9 ساڵە بۆیە موچەی وەربگرتایە موچەی وەرنەگرتووە ئێستا لەو پرۆسەیان و خۆشبەختانە پرۆسەکە 1500 کەس وەکو تۆماری نوێ ناوەکان تۆمار دەکرێت خو لەو ڕێژێ زیاترە لەو ڕێژە زیاتر دەبێ بەڵام ئێستا سیستەمەکەت ینی بۆی بزانین چەندێکمان هەیە و وەکو ئامارێک بۆ خۆمان تەنە سەرەتات موافقەتی 2500 کەسێک کراوە باسی دەڤەری سلێمانیەکەم ینی بەڕێبەراتی گشتی خۆیارە لە هەولێر و لە دۆکیش لە گەرمانیش ئەم پرۆسەیە بەردەوامە و بەردەوام بێ ئینشەڵا ئەوە پرۆسەیەک نییە بۆ وەسێت ئەی وەکو ناوی نوێ وەکو کەمەندامی نوێ ئەوە ناوینەوە بەڵێ مەسمە ینی حکومت بۆ خۆی بەبێ گەڕانەوە بۆ ئەو لە شوێندانانەی کە بۆ نمر بۆ ئەوکو زیاتر موچە گەڕاوەوە بۆ بەڕێبەراتی گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی حکومت بەنیازە ینی تۆماری نوێ دەرگای نوێ بۆ تۆمارکردنی ناوی نوێ ئێستا لە تۆماری نوێمان کراوەتەوە باشە دەرگاکە کراوەتەوە و کەمەندەمانەوە بە لێژنەی پزیشکی و بەنیازی ئینشەڵا ئەو پرۆسەیە بەردەوامی حکومەت ێرم هاوکارمان بێت پرۆسەکە بەردەوامێت تاوکە تاوان تۆ کە دەرگا عادەتەن دەرگاکەیتەوە کەمەندامی بە لێژنەوەی مەرجنیە کەمەندە مەرجۆرەنمایەکان بۆ ئەم جارە جیاوازی چێ لەگەڵ ڕابردوو مەرجەکە هەر مەرجەکانی پێشووە ئەوەی کە لە یاسای کەمەندەمانە هاتووە ڕێژەکە دیاری کراوە و لیژنی پزیشکی تەنها ئەوەیە بەداخەوە ئێمە یعنی سنتەری دەستنیشانکردنی کەمەندامی ئەو مەرکەز تەشیر ئاوەخەکەمان نەکەوتۆتە کار ئەو کەوتایەتە کار ئیشەکان باشتر ئەڕۆی لە بەڕێوە ئەو کەمەندامانی کە تۆمار دەکرێت ڕێژەی کەمەندامەکە دەبێت لە سەدا چەند بێت بەپی کەمەندامێکەیە بۆ نمونە کەمەندامی نابینە ئەوێ لە 65 بێت مەبەستی پرسیارەکەم ئەو بکاگیوا لە مای ڕابردوو پێما بێ دەبوو کەمەندام لە 60 زیاتر ینی کەمەندامێت ئەمجا شمولی ئەوە دەکات چ دەلیستی وەرگرتنی موچەوە بەپی نەخۆشیەکەیە ینی ئەم جارە ڕێژەکە چەندێک بێ موچەی بەپی ڕێژەی کەمەندامەکەی بەڵێ بۆ نەجەستەی بێ لە 155 بێت نابیزە بێت لە 170 بێت شەل دەماخە بێت لە 180 بێت نابینابێت لە 165 ئەمە بۆ کەسانی ئاسایی ئەگەر ئەم کەسە کەمەندامە فەرمانبەر بوو ئەبێت لە 170 کەمتر نەبێت ئەم ڕێژە لەی شوێن و جێگایەک بە واستەی شخصی بە واستەی حیزبی کەم و زیاد نەکراوە ڕاستێکی ئەوە لیژنەی پزیشکی کە سەر بە وەزای تەندروستی ئەوان تەقدیری ئەم ڕێژەیە دەکەن ینی ئەگەر لەم لەولا شتێکی واژ ڕوویابێ ڕاستەکەی ئەکرێت تاعنی لێ بدرێت و ئێمە خۆی وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە چاپێکوتنێکدا باس لەوە دەکات کە فلتەرەکانم جارە فلتەری باشن و تەنها ئەو کەسانە موچە وەردەگرن کە کەمەندامی فعلی ڕاستە بێگومانە و پزیشکە بەڕێزانە هەمویان پسپۆڕن لەو لیژنەیە ئەبێت ینی نوێنەری ئەوەی تێدایە نوێنەری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تێدای خۆشبەختانە باشە تا ئێستا پرۆسەکە زۆر باشە ڕاوەڕێەوە لەسەر موچەی چاودێری کۆمەڵایەتی دەمەی خێزان دیسەکەی 7 ساڵە موچانە ڕاگیراوە هیچ هەوڵێکی فعلی هەیە بۆ دەستپێکردنی موچەکان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەوڵی فعلیەوە بەڕاستی بۆ گەڕانەوەی ئەو موچەیە بەڵام بە سیستەمێکی تازە سیستەمەکەی ڕاستی پێشتر ینی چۆنەوە سیستەمەکانی ئەوە کۆمەڵێک کۆبوونەوەی فراوان کراوە لەگەڵ ڕێکخراونی دەوڵەتەکانە لەگەڵ سنووقی نێودەوڵەتی جیهانیا بۆی کە میکانیزمێ بدۆزرێتەوە و ئەو کەسانی کە لە 100% مستحقی ئەو موچێن ئەو موچەیە وەربگرن خۆتزانی مەسەلەن جاران هەر یەک خێزان یعنی کەس بۆ ئەگەر کەسەکە 6 مناڵیشی وایە هەر 150,000 دیناری وەرەگرت ینی حساب بۆ یە کەسەکرا بەڵام لە سیستەم تازای دیارە حساب بۆ مناڵ و خێزان و هەمووی ئەکرێتە ئەندامانی خێزان کرا بە پێوەەر بۆ جۆر و بڕی موچەکە بەڵێ ئەبێ پیاوەرێکی هین بێت لێتانەوە دیارە ڕوونەکە لە پێشووتە لە لیستێکە هەبووە چەند کەس بە ناشایستە لەم تۆڕە موچەی وەرگرتووە پرۆسەکەی پێشتر بەڕاستی ئالۆزیی تێدا بوو و هەنێک مەرجوش ئینی ئاسانی تێدا بوو زۆر کەس ینی شمولی ئەکرد و لەوانەیە مستحقیش نەبووە ئەم پرۆسە تازەیە بەتەمەین ئەو فلتەرانە هەمووی ڕێکخرێتەوە و کەسانێک کە موچە وەربگرن کە شایستی ئەو موچەیە بن ئێستا لە چی قۆناغێکی ئیشکردنی پرۆسەکەدان لە ئیشکردنەکە بەردەوامە ڕاستێکی چکەوە خۆتزانی بڕێردان لەسەری پێویستی بە پارەیە پێویستی بە بودجەیەکی باشە وە لە هەوڵدانان و لە کۆتایی پرۆسەکان خۆشبەختانە وەزانی ڕۆتیناتی ئیداری و کارگەری تەواو بووە تقریبان ئەوە تەواو بووە ماوەتۆ سەرەوەی کە چۆن دەست پێ بکەین بۆیە ئەوە جەخت دەکەمەوە موچەی خەڵکێکی زۆر پێویستی بە موچەیە ڕاستانی هیچ بژێوێکی ژیانی نییە ینی لە بازار لە شوێنە گشتەکان بەردەوام گەیویستی ئەمابەتە دەبین
کاتێکی دیاریکرا هەیە بۆ دەستپێکردنەوەی موچەکان والله کاتەکە دیارێکی دیاری نەکراوە ڕاستەکەی بەس ئەو موچێ و ژەنات فەرمووی ینی زۆر بڵین هەستیارە ئێمە گەر و موچێ بین و کاتە توانی خەڵکیش بەڕاستی محاسبەکەی لەسەرەوەی کە دەرۆزە نەکات و مناڵە خاتە سەرجاد و خۆتزانی ئێستا کە زۆر حاتان ڕۆیاڵێ من نیمە لەبەرە بۆی حکومە دەگەر ئەوە بکات بە زووترین کات هەنێک ینی گرفتی کۆمەڵاتیش لە کۆڵە بێتەوە بۆ ئافرەتێکی بێهاوژین دیارە موچەکەی چەند دەبێت 500,000 بووە باشە بەڵام بۆ ئەم جارە ینی ئەگەر مناڵی نەبێت بەڵێ 150 ئابێ بەس بەپی مناڵەکە و کاتە زیاکە تا 450,000 ڕۆ منداڵەکانەوەی لە خانەی خۆی دابنیان چی خانەی خۆی دابن خانەی خۆی دابن موقفی حکوومەتی هێرم لەسەرم بابەتە چییە؟ ئامادەیە ئیجابیە بێگومان ئیجابیە بەڵام خۆتزانی هەموو پرۆسەیەک و ینی پێدانی ینی تەرخانکردنی بودجەیەکی زەبەلەح بۆ بابەتانە لە هەموو هەرێمی کوردستانە پێویستی بە دراوسێکی باشە لەبەرەوە بۆ ینی قەراردان لەسەری بەپەلە نابێت و ئەبێ بە پرۆسەیەکی ڕێکوپێک دابڕات بەس کاکیوە ئەو چاکسازی کە لەم بابەتا کراوە ناکاتەوەی کە ئەو موچە زیادانی کە دەگەڕێتەوە لانی کەم بدێت بەوانی کە شایستن لەم هەوڵەکە هەر بۆ ئەوە جارەدا خۆی هەوڵەکە بۆیە بدرێت بە کەسانێک کە شایستن وەک چۆن لە کەمەندامانە هەر جارە لە پرۆسەیەەکە مەسەلەن لە پرۆسی چاکسازی کەمەندامانە بۆ نمونە لە دەفەری هەڵەبجە و ئەوانە کە بەڕاستی ئێمە سەیسایەک و پێنجێن و شارە زۆر هاتە سەر سلێمانی بڵێ ئیداریەن ئەیم پرۆسەیەکی چاکسازی مابەکە تقریبان زیاد لە 1970 کەسمانیانی دەرێنەوە لە پرۆسەیە بێگومان تۆمە چاکسازیە بۆچی ئەماکەی بۆی ئەو کەسانی وەربین کە شایستن نەک ئەو کەسێک موچەوەری بگە کە شایستی موچەی کەمەندامیان چاودێری خێزانیە ڕێکخراوە NGO-کان ڕێکخراوەکانی نێودەوڵەتی دەرەوە هیچ هاوکاری هەمانگیەک دەکەن لە دابینکردنی ئەم ڕەپارەیە خۆ ئەمە بابەتێکی مرۆڤی و ڕەهەندێکی نێودەوڵەتیشی هەیە ئەوان هاوکارە بن مەرجین لە ڕووی مادیەوە لە ڕووی میکانیزمی شێوازی کارکردنەکەەوە بەرچاوڕۆنیمانێنیە و دەورات و خول دەکەنەوە بۆ کەسانە ینی بۆ بەشەکانی چاودێری خێزان بۆەوەی کە پرۆسەکە بە جوانی بڕابڕێەوە باشە دۆخی شەڵتەرەکان دەکەن پرسیارێکی دیکە دۆخی ئەوانی کە لەو شەڵتەرانەدەن ئافرەتانی بێسەرپەرژ ئافرەتانی هەڕەشە لێکرا و داڵدرا و دۆخیان لە ڕووی تەندروستی لە ڕووی ئەمنیەت لە هەموو ڕۆکانەوە باشە دۆخێکی باشە ماوەیەک پێشمونە گوێبیستی چیرۆکی سیر دەبین لە و شەڵتەرانە ئێوە لە نزیکەوە چاودێرن کاکیوە لە ڕاستیە دۆخی شەڵتەرەکان خۆتزانی دۆخێکی هەستیارە ئەو کەسانی کە لێن کەسانێکی ینی بەهۆی گرفتێکی کۆمەڵایەتی و هاتوێنتە ئەوێ بێگومان هەوڵی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە باشترین دۆخیان هەبێت خۆشبەختانە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ینی دابینکەی پێداویستیەوە زۆر باشە و ڕێکخراوەکانیش بەڕاستی هاوکارن بەڵام ماوەتۆ سەر ئەوەی کە ئێمە لەبەرەوەی کە هەنێک سنتەری دەرونیمان نییە زۆر جار خۆتزانی کە ئەو ئافرەتانە لیانە خەومێت هەر شەڵتەر داڵدەیانەدات بۆیە ئێستا هەوڵ دراوە خۆت پێشتیش باسێک کرد لەگە وەزارەتی تەندروستیا کە ئەو سنتەری دەرونیانە بکرێتەوە بۆی کەسەکان ئەوانی کە لەوێش پێویستیان بە خزمەتی دەرونیە لێ بکرێن نەک لە شەڵتارەکە چکە شەڵتارەکە خۆتزانی شوێنێکی حەوانەوەیە شوێنێکی داڵدەدانە بۆی کێشەکەی حەلبێت و بچێتەوە ناو خێزانیا بچێتە ئەو شوێنی کە وەلای هاوسەرەکە یا وەلای ماڵی دایک و باوشی ئێستا حاڵی حازر چەند کەس وەکو هەڕەشە لێکرا و لەو شەڵتەرانە داڵدراون لە چوارچەوەی پارێزگای سلێمانیە کارکیوە وەکو ئامار واللهی وەکو ئامار ڕێژەکە زیادەکە کەمەکە ڕێژەکە خۆتەمان ڕێژەکە لە بەپی ڕۆژە بەپی ینی گرفتەکانە بێگومان ڕۆژی وایە کەمە هەفتەی وهەیە کەمە جاری واشەیە زیاد دەکات و ئەو برادرانی خۆمانیانی ئیدارە و توێژەرانی کۆمەڵایەتی کارمەندان لە خزمەتیانە بە شێوەی کە دیاری کراوە ئەو سێ سنتەرە دەرونیی کە بڕیارە بکرێتەوە کەی دەکرێتەوە کاکیوە تاوانەوەی شێکە لەو گرفتانی کە ینی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هەندوەری گرتووە خۆ دەزانی ئەو سنتەرانە ئەوش ئەرشیان زۆر گرانە چکە ئەبێ لەگەڵ وەزارەتی تەندروستیات و هەمانگی بکەیت بابەتە ئیدارێکە و کۆمەڵایەتێکە و دابینکردنی توێژەری کۆمەڵایەتی و چاودێری شەوان لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەبێت بابەتە تەندروستیەکە لە ڕووی دەرونی و دابینکردنی دەرمان و چارەسەری نەخۆشەکە و پزیشکەکان لەسەر وەزارەتی تەندروستیەوە بۆیە ئەوە بەڕاستی ئەویش هەر هەنگاوی بۆ نراوە و لە ئیشەڵا لە ئایندێکی نزیکە ئەوانش کۆتایی پێدەکردنەوەی کردنەوەی ئەم سنتەرانە لە هەر سێ پارێزگاکە دەبێت یاخود تایبەتە بە پارێزگایەکی دیاریکراوە لە هەر سێ پارێزگاکە دەبێت بەڕاستی ئەرشی ئێمە زۆر ینی بڵین چارەسەرەکات
وەکو عرضم کردی لە شەڵتەرەکان ئەو کەسانی تا نامێنێکە ئەو پێویستیان بەوانەیە لە ماڵەکانە ماڵی بە ساڵاتچوان بەڕاستی ئەمەی سەو گرفتەشمانەیە لە ماڵی بە ساڵاتچوان ژنان پیاوان تایەتی پێویستی بە چارەسەری دەرونی ئەو کاتە ئەویش دەچێتە ئەوێ یعنی ماڵەکان دەوری خۆیان نەبینن سنتەرەکە دەوری خۆی بینێت شەڵتەریش دەوری خۆی بینێت. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەم بابەتەدا پشکی چی دەکەوێتە سەرشان وەکو دابینکردنی ستاف وەکو بودجە وەکو ئەوانە؟ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی عرضم کردی لە ڕووی ئیداریەوە باشە لە ڕووی دابینکردنی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەوە لە ڕووی چاودێری شەوەوە ئەوانە هەمووی لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هەوڵی بۆیە و خۆشبەختانە ئێستا بۆ نمونە سنتەری سۆزی دەروی لە سلێمانی هەشت کارمەندی بۆ دامەزراوە بە گرێبەستی حکومی کە هەر هەشتیان لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە. دۆخی منداڵانی بێسەرپەرشت ئەوانەی کە لە نزیکەوە چاودێری دەکەن دۆخی ئەوان چۆنە هەمان گرفت بۆ ئەوانج ڕاستە یاخود چۆنە ئەو دۆخە؟ پێشتر دۆخی ئەوان ڕاستە ئەوانیش زۆر ناڕەحەت بوو چکە لە ڕاستە تەمەنیان هاوتەمەن ینی تێکەڵ بوون. خۆشبەختانەی ئەوانە هەمووی جاکراوەتەوە ینی ماڵی مناڵانمان جاکراوەتەوە لە یەک ڕۆژە بۆ 4 ساڵ لە 4 ساڵە بۆ 2 ساڵ لە 2 ساڵە بۆ 8 ساڵ ئەمانە بەڕاستی هەموو جاکراوەتە بەڵام خۆت زانی بەهۆی گرفتی ینی باری داراییەوە هەنێک گرفتی داراییمان هەیە لە ماڵەکانە کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە هەمیشە هەوڵ بۆ چارەسەکردنی گرفتەکانیش خۆت زانی ماڵ ئەوانش کە ماڵن گرفتی ڕۆژانش سەر هەڵەیە جاری وایە گرفتی ئۆتۆمبیل هەیە کارمەندی هەیە چاودێری شەوە هەیە هەوڵمانەوە خۆشبەختانە ئەوانە هەموو چارەسەرکەین و لەم ماوەیەشا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی دەربڕی لەسەر دامەزارانی 22 کەس ینی 22 فەرمانبەری گرێبەست کە 12یان توێژەری کۆمەڵایەتین 12شیان ئەفودەشیان چاودێری شەون تەنها بۆ ماڵەکانی مناڵان و کچان و کوڕانە خۆشبەختانە ئەوە زۆر لە گرفتەکانماوە یەک دوو پرسیارمەیە دەمەی کاتەکەی استیغلالکەم کاگیوە سنتەرەکانی ڕاهێنان و مەشقی پیشەیی کە بە ئامانجی کەمکردنەوەی بێکاری گەنجان لە تەواوی پارێزگاکان هەیە لە هەرێمی کوردستان ئەمە توانێتی ڕێژەی بێکاری کەم کاتەوە و پلانی ئێوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چییە بۆ زیادکردنی هەلیکار کە ئێستا کێشەیەکی گەورەی نێوگەنجانە؟ ڕاستەکەی سنتەرەکان ڕاستی هەوڵی باشە دێن ئەوە خۆلی باشەکەنەوە بۆ کچان بۆ کوڕانیانی بە هەزاران کەس بەشدارە و هەوڵی زۆریشیان یاوە ڕاستیەکەی ئامارێکم لانیە بەڵام ئەوەنی ئاگادار بم لە کۆمپانیەکان لە شوێنەکان لە دەستگاکان ئەو کەسانە دەخەنە سەرکار خۆت زانی مەسلەی بێکاری ینی گرفتێکی جیهانیە و لەم حاڵی ئێمەشا خۆت زانی وەزعەکە ئاوایە هەرێمی کوردستان بێکاری شتێک ینی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەوەنی بۆی کرابێت هەوڵیاوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. باشە کەی قەرزی بچووک دەست پێ دەکاتەوە؟ قەرزی بچووک ڕاستیەکەی ئەوانش گرفتیانە لەوەی کە ئەو قەرزیان کەداوە ئیسە ناگەڕێتەوە پارەکە خۆت زانیوە سندوقێکە بێت دەورانکان ینی پارەکە ئەدرێ بە کەسێک سودمەند ئەبێ قەرزەکە بگەڕێتەوە بۆی ئەو لەو کەسە بدرێ بە کەسێکی تر کێشەکە لەوە ئێستا بەڕاستی پارەکە ناگەڕێتەوە بەداخەوە ینی ئەو قەرزە ئەو پرۆژەی جارێکان وەستاوە ئەویش لە هەوڵدانەیە چەندێک حکوومەتی هەرێم لە ڕووی مادیەوە هاوکاری وەزارەتی کار بێ ئەو سێکتەران دەکەونەوە کار. بەڕێزی وەڕەحمان ڕاوێژکاری یاسایی لە بەڕێوەبەرەتی گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ تۆش دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەورێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.